دانیشتوان لە شاری سلێمانە دەڵێن ژیان لە هەرێمی کوردستان وردە وردە دەگەڕێتەوە سەر دۆخی ئاسایی لە دەمێکدا مزگەوتەکان و چێشتخانەکان دوای چەندین حەوت و داخران سەر لە نوێ دەکرێنەوە. لەوە تا دووشەمەوە خەڵک ڕێگەیان پێدراوە پێکەوە لە مزگەوتی گەورەی سلێمانێ نوێژ بکەن کە دەبێت یەکەم جار لە وەتامانجی ڕەمەزان دەستی پێکردووە ئەو مزگەوتە بکرێتەوە. مزگەوتەکان بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بۆ 3 مانگ داخران. سوپاس بخوا ئەمڕۆ مزگەوتەکان بە تایبەتی مزگەوتی گەورەی سلێمانی کراوەتەوە. ئێمە ئێستا لە پشتسەری پێشنوێژەوە نوێژ دەکەین. نزامان دەکرد و بۆ 1 مەتر مەودامان هەبوو. سوپاس بخوا. خاوەنی ڕێستۆرانێک لەم شارە دەڵێت چێشتخانەکان لە ژێر چاودێری وەزارەتی تەندروستی کراونەوە کە هەروەها لە شارەکەدا سەرپەرستی دۆخەکە دەکەن. چێشتخانەکەمان داخستەوە بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە کە هاتە سلێمانیەوە. زەرێکی زۆری دیان بۆ مای 2 مانگ مەتعەمەکەمان داخستێمە چێشتخانەکەمان. بە نیسبەت حکوومەتیشەوە تا ئێستا هیچ تعویزێکی بۆ نایێنێتەوە. ئەو شاگردەکانمان تقریباً 16 کەس لێرایی شاگرد ئەمن ستانی فەقیر دەمامکیان بەردەم هەیە و دەستیشان لە دەست هەیە، سەدریان لەبەر هەیە. کاربەدەستانی کورد هەر پێشتر مانگی ڕابردوو بەربەستەکانیان کەم کردبوونەوە و ڕێگەیاندا خەڵک کار و کێشەکانی سەرەکی دەست پێ بکەنەوە. تووشی ناخۆشێکی زۆر بووین، کارەکان وەستاون، بەهۆی داخستنی شوێنەکان ژیان بە تەواوەتی وەستا بوو. ئێستاش سوپاس بخوا حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری لابردنی قەدەغەی هاتوچۆی داوە، ژیان ئاسایی بۆتەوە. دوای سەپاندنی بەربەستەکان بۆ پێشگرتن لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ماوەی 2 مانگان، کاربەدەستانی کورد ئێستا راپۆر دەکەن ڕۆژانە ژمارەی ئەوانەی نەخۆشی کۆرۆنایان گرتوونەوە کەمتر دەبنەوە. هەتا ڕۆژی سێشەممە حکوومەتی هەرێم راپۆرتی کرد لە وەتایەکی مانگی سێم ساڵ 391 کەس تووشی نەخۆشی کۆرۆنا بوونە کە 5 کەسیان تا ئێستا گیانیان لەدەستداون.